بینەرن بەڕێز سەڵاف وە بن ئەف دەمێوە باش بیت هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین ئەس نەزیر کادانیت گەلوە دەما بوو پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامەوە بەرنامی کوردی ناو و نیشانەوێ خەلەکێژی دوور وی بابەتێ خارەیە کەلتورێ قەبیلکردنا هەفدوو گرنگیا وی بابەتی چییە ji بۆ ئەڤڕۆ کەنگی و بۆچی بابەتێ قەبیلکردنا هەفدوو ئتهێتە ڕۆژەفێدا حتا چەند جیهانا ئیسلامی پێتوی ئب کەلتورێ قەبیلکردنا هەفدوو هەیە حتا ئایا عێراق کاریە ji بۆ چەسپاندنا کەلتورێ قەبیلکردنا هەفدوو پێنگاوێکێ بهاوێژیت ئەم وەک کورد ئتناف خویا خودا حتا چەند مە پێتوی ئب کەلتورێ قەبیلکردنا هەفدوو هەیە دیسان مەدوێت بپرسین ئەرێ چاوا بزانین ئەم وەک کورد کەلتورێ قەبیلکردنا هەفدوو ئلدەفمە هەیە بیرمەند و ڕووناکبیرên vîbwarî çawa behsa keltûrê qebîlkirina hevdû kiriye ziyan û zerarên nebûna keltûrê qebîlkirina hevdû çi ne ev pirsyara û çendîn pirsyarên dîtir dihêna rastekirin bû mamostayê birêz bixêr bê mamosta mamosta weke me amaje pê da naveroka yan ku عنوانê bernamê me keltûrê qebîlkirina hevdû lewma me divê bisanîn giringiya vî babetî çi ye ji bo ev ro بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان گرنگی ئەو بابەتە لەوێەوە دەردەکەوێت کە بەسەرکردنەوە یاخود یادکردنەوەی ئەو بۆنانەی کە لە ئاستی جیهاندا لەم ڕۆژانەدا یاد دەکرێتەوە ئێمە لە سەروبەندی یادکردنەوەی ڕۆژی 16 نۆڤەمبەری 16 نۆڤەمبەر یا 16 تشرینی دووەم یا 16 یازدە بریتیە لە ڕۆژی جیهانی کەلتوری تۆلێرانس و یەکتر قبولکردن نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی تقریبا 1993ەوە ئیشی لەسەر ئەمە کردووە کاری لەسەر کردووە کە کێشەی نێوان گەلان لەوەوە سەرچاوە دەگرێ چ لە نێوان خودی گەلەکان چ لە نێوان گەلان لەگەڵ یەکتردا ئەوەیە کە یەکتر قبول ناکەن یەکتر قبول ناکەن ئەم کارکردنە لەسەری تا گەیشتە ئاستی ئەوەی کا با بڵێن لە ساڵی 1995 ئیدی ڕۆژێکی دیاری کرد بە ناوی ڕۆژی جیهانی تۆلێرانس و یەکتر قبولکردن ئەم ڕۆژە ئیدی لە 1996 وەکو بڵێ بۆ یەکەمین جار ئەو یادە کرایەوە هەتا ئێستش بەردەوامە ئێمەش لە کوردستاندا ئەو یادە ساڵانە دەکەینەوە گرنگی ئەم یادانە وەکو لە زۆربەی بۆنەکانی تریشا گوتومانە بۆ ئەوەیە کە ئێمە بە بیری خۆمانی بێنینەوە ئەم کەلتورە بۆچی بۆ ئێمە گرنگە لەم کاتێ لەبەر ئەوەی کەلتوری یەکتر قبولکردن وەکو بڵێ لە ئاستی جیهانیشدا زۆر جار زاراوەکە وەکو بڵێ یان مستەلاحەکە یان زاراوەکە وەکو خۆی بەکار ناهێنرێ وتراوە یەکتر قبولکردن وەکو بڵێ زۆر بە ئاسانی وەرەگیرێ وەکو بڵێ بە شتێکی ئاسان تەماش جاڵی قەچێکەوە تا ئەمە یەکترمان قبوڵە بەس لە ڕاستیدا فەلسفەیەک و فکرێک لە پشتی ئەم مەسەلەیە هەیە یەکەم بۆ پێویستە من و تۆ یەکتر قبولکەین بۆ پێویستە دوو گەل یەکتر قبولکەن لەبەر ئەوەی وەکو جوگرافیا ئێمە هەر ئەم سەرزەمینەمان هەیە شوێنێکی دیکەمان نییە تا ئەم ساتە وەختە لەبەر ئەوە ناچارین ئێمە یەکتر قبولکەین ئەگە دەڵی من لە عێراقدا دەژیم ئەگە دەڵی من لە هەرێمی کوردستاندا دەژیم لە ناو هەرێمدا دەڵی من لە هەولێر سلێمانی کەرکووک هەڵەبجە دهۆکم لە نێو ئەو شارانەشدا ئەو پارێزگایانەشدا تۆ مادەم بڕیارت داوە لەوێ بژی لەوێ بچووکی کەرۆ بۆ بچووکترین یەکەی ئیداری بچۆ بۆ قەزایەک بچۆ بۆ ناحەیەک بچۆ بۆ گوندێک بچۆ بۆ تاخ و گەڕەکێک کەواتە تۆ بڕیارت داوە لەو جوغرافیابی مادەم بڕیارت داوە لەو جوغرافیابی پێویست بەوە دەکات شتێک دۆزینەوە بۆ پێکەوە هەڵکردن و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن چونکە بە شێوازێکی سروشتی ئەم مەسەلەیە نابێ ئەبێ فێری بین بێتە خوێندن بێتە فێرکردن جا چەند خاڵێکیان گوتووە وەکو بڵێ ینی جارنامەیەک ئیعلانێک لەلایەن نەتەوە یەکگرتوەکان و لەلایەن یۆنسکۆوە دووسێ خاڵی سەرەکییان دیاری کردووە کە ئەڵێ بە پلەی یەکەم یەکتر قبولکردن یعنی ڕێزگرتنی بوونی یەکتر من ڕێز لە بوونی تۆ ئەگرم کە ئێستا هەی تۆ ڕێز لە بوونی منەگری کە ئێستاکە هەم دوو ئەبێ ئەم یەکتر قبولکردنە بگوازرێتەوە لە معریفە لە زانین ئەو من هەم تۆ هەی ئەبێ بگوازینەوە بۆ ئیعتراف بە بوونی یەکتر بکەین کە تۆ مافی ژیانت هەیە لەسەر ئەم ئەرزە منیش مافی ژیانم هەیە ئەو گەلە ئەو مافی چارە نووسی هەیە ئەم گەلەش ئەبێ مافی چارە نووسی هەبێ لەبەر ئەوە ئەمانە هەمووی چەند خاڵێکن نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی پێکردووە کە دەڵێ لە پێناوی ئەمەدا دوو خاڵی سەرەکی ترمان پێویستە کە یەکێکیان ئەوەیە ئیعتراف بەوە بکەین کە ئێمە لەسەر ڕووی ئەم زەمینە بە جیاوازی دروست بووینە بە جیاوازی دروست بووینە بە جیاوازی ڕەنگەکان دروست بووینە هێشتنەوەی ئەم فرە ڕەنگی و فرەدەنگیە ئەبێتە مایەی جوانکردنی ژیان ئەمە هەمووی لەکوێ دەبێت بە یەکگەیشتن بە ئیتیساڵ و کۆمیونیکیشن و ئاگامان لە یەکتر بێ و لەبارەی یەکترەوە زانستمانە
بەمسە بەدەی بزانین کەنگی و بوچی بابەت ئێکتر قبیلکردنا هەفتوو ئەتهێتە ئارادا ئەتهێتە بەحەزکردن گرنگی پێتێدەدان بڕوانە ئێمە ئێستا وەڵم لە 2007 بەێ ئەو یادە دەکەینەوە بەس بڕوانە ئێمە چەند لە دواوین لە چاو ئەوروپای ئێستا ئەوروپا بەریمە 500 ساڵ لەمەوبەر پێشی 500 ساڵ لەم کارە ئیشی کردووە لەم بوارە ئیشی کردووە و کاری کردو شولی کردووە ئەویش ئەوە بووکە کاتی خۆی لە ئەوروپاشدا یەکتر قبولکردن نەبوو یەکتریان دەکوشت هەموو ئەو کردوانەی کە داعش دەیکرد و بینی چەند قێزەون و دژ بە ئینسانیەت و ناشرین بوو هەموو ئەوە و ناشرینتر لە ئەوروپا هەبوو بەو شێوازە سزای یەکتریان دەدا دەچوونە سەر یەکتریان دەکوشت چۆن کۆتایی بەمە بێن چۆن کۆتایی بەمە بێنن لە کاتێکدا ئەم شەڕانە بە ناوی دینەوە دەکرا ئەوە کاسۆلیکە ئەوە پرۆتستانتە ئەوە ئیدی ئەرتۆدۆکسە ئەوە کەنیسەی فلانە ئەوە ئەمیری فلانە ئەوە مقاتع و ناوچەی فلانە ئەمام شەڕانە فاکتەر و سەدەم هەبوون دەرباز بوون بێ دۆخێ ئەوە زۆر گرنگ بوو کە کەسێکی عاقڵ لە نێو هەموو ئەمانە بیری کردەوە وەکو مارتن لۆتەر ئەڵمانی بوو هات بیری کردەوە خوێندی علومی دینی خوێن دوای ماجستێر و دکتۆرا بەمانای ئێستاکە یعنی بەو مانایانە لەو زانستە زۆر ڕۆچ و سێشتی دۆزیەوە کەوتی غەڵەتە یەکەم گوتی دین تیجارەتی پێکرێت لە وڵاتەکانی ئەوروپا وتی سکوکی غفران هەیە ئەو پاپا و قەشە نووسیویانە دەدەن بە تۆ دەفرۆشن تۆ دەچێ بەهشت گوتی ئەمە نابێ خوددا پێویستی بەوە بێ لە نێوان خۆی و عەبدەکانی خۆی تیجارەت هەبێت و بازرگانی هەبێت و یەکێک وەرەقەیەک بۆ تۆ بنووسێ ئەوە لە ناومە ئێستاکە تقریبان بە جۆرێکی تر هەیە نوشتە بۆ تۆ دەکەم دوعا بۆ تۆ دەکەم بە پارە ئەو دوعاە بکە و گول لە ناد بڕێ ئەو دوعاە بکە وانینی ئەم تیجارەتە لە ئەوروپاش بەم شێوازە بوو خاڵی دووەم یعنی تاکیدی کردەوە کە مارتن لۆتەر لەسەر ئەو خاڵە دەیگوت ئەوە ئنجیلە هەمانە بەس ئەو ئنجیلە ئەم هەموو شەرحی بۆ کراوە ئێمە شێت بووین بەدەستی ئەو هەموو شەرحی ئنجیل ئێمە وازمان لە ئنجیل هێناوە لەسەر شەرحی ئنجیل شەڕ دەکەین چۆن دەبێت شەرحی ئنجیل گرنگتر بێ و مهمتر بێت لە خودی ئنجیل خۆی نابێت شەرحەکانی مهمتر بێت لە ئنجیل خۆی دەبێت بچین بۆ ئنجیلی حەقیقی تەماشا بکەین ئنجیل مقدس لەوێوە شەرح بکەینەوە بە شێوازێکی ئینسانی ئەو شەرحانەی پێشومان ناوێت جا تاکیدی کردەوە لەسەر ئەمە بۆیە لە ساڵیادی ئێستا 500 ساڵ تێپەر دەبێ بەسەر ئەو یادەدا لە تێپەڕبوونی 500 ساڵ بەسەر ئەو یادە ئەوروپا یادی کردەوە ئەڵمانیش بە تایبەتی یادی کردەوە ئەم تۆلێرانس و یەکتر قبولکردنە ئەنگیلا مێرکل گوتی لە یادی 500 چکە 31 ئۆکتۆبەر مارتن لۆتەر لە 31 ئۆکتۆبەری 1570 یعنی بەری 500 ساڵ و هایفێک مانگێک چی کرد چوو 95 خاڵی نووسی بۆ ئیسلاحی دینی لەسەر کەنیسەکان هەڵی واسی لەوانە مەسەلەن پرسیاری زۆر گرنگی دەکرد دەیگوت ئێمە شەڕمان لەسەر ئەوەیە یەکتر قبول ناکەین بەس با پرسیار بکەین من و تۆ هەر 7 ملیار و نیوەکەی سەر ڕووی ئەرز ئێستا من وا دەڵێم ئەم 7 ملیار و ئەوەندە ئەو کات دەیگوت هەموو بەشەریەت تۆ بەدەستی خۆتە ڕەنگت ئاوایە لەونی تۆ نا ئەی من بەدەستی خۆمە لەونی من وایە نا باشە تۆ بەدەستی خۆت ناویان لێ ناوی نەزیر نا من بەدەستی خۆم ناوم عەبدوڕەحمانە نا من بەدەستی خۆمە کوردم نا ئەی ئەو بەدەستی خۆیەتی عەرەبە تورکە فارسە ئەویش نا ئەو بەدەستی خۆیەتی لەدایک بۆ باوکی موسڵمانە یان مەسیحیە یان زەردەشتیە یان هەر دینێکی ترە نا ئەو کەسە لەدایک دەبێت بەدەستی خۆیەتی شیعەیە یا سوننیە یا ئەرتۆدۆکسە یا کاسۆلیکە نا ئەو کەسەکە لەدایک دەبێت بەدەستی خۆی هەڵی بژاردووە لەوەندە لەو زەمەنە لەدایک بێ هەرنا ئەو کەسە بەدەستی خۆی هەڵی بژاردووە لەو شوێنە و لەو وڵاتە و لەو شارە لەدایک بێ جارێکی دینا ئەو کەسە بەدەستی خۆی هەڵی بژاردووە سەر بە فلان عەشیرەت بێ نا ئێدێ من هەموو ئەم شەڕانەم لەگەڵ دەکەن لەسەر ئەم نقاط و ناو نیشانانە من گوناحم چییە یعنی من چ بکەم هیچ دەستم نییە لە هەموو ئەمانەی گوتم کەواتە بۆ شەڕم لەگەڵ دەکەن بۆ شەڕ لەگەڵ یەکدی بکەین لەسەر ئەم ناو نیشانانە کە هەڵمان نەبژاردووە ڕەنگە ئەو خۆڵە دیتە گوتین مامۆستا هەمی نەکەن چە هەم بەروێ چەندێ کە ئیسلامی هەڵبژێریتن ینی ئەم نێری نەخودا وەساتی دیگەهین مسلمان بی دەگەر مسلمان نەبیتن مە هەلوێست بەرامبەر هەبیت ڕاستە اینجا کە مسلمانیش دەبین ئێستا دێنە سەری کە مسلمانیش دەبین ئەو جا شیعە و سوننە یەک دەکوژن ئەو ڕازی نابێ دەیش دەپرسی تۆ بۆ شیعی دەڵێ باوکو دایکم ئاوا بوو لێ دەپرسی تۆ بۆ سوننەی دەڵێ دایک و باوکی من ئاوا بووە حتا لە ناو سوننە لێ بپرسی تۆ بۆ ئاوا نوێژ دەکەی دەستت وا دەگری شافعی دەڵێ دایک و باوکی من وا بووە وا فێر بوومە کەواتە چارەسەر کەلتوری قبیلکردن یەکتر قبولکردن بەم جیاوازیانی خۆمانەوە بێ یەکتر قبول بەێ دەست خوش مامۆستا دیسان مەدوێت بزانین حتا چەند جیهانا ئیسلامی
پێتەوی چەمکی هەیە و نەها ئەم بەحسکەین قبیلکردنا هەفتوو ئەی باشە گوتمان لە 1570 بەێ ئەوە ئیسلاحێکی دینی گەورەی جوانی کرد مارتن لۆتەر بەێ دەیبزانە ئێمە لە 1514 ینی بەری 3 ساڵ لە یان لە دەوروبەری ئەو کاتی ئەو خەریکی ئیسلاح بووە گەورەترین شەڕی مەزهبی لە نێوان دەوڵەتی عوسمانی و سەفەوی لە 1514 شەڕی چاڵدێرانە دەبینی ینی جیهانی ئیسلامی چۆنە ینی وەختێک کە ئەوان دەستیان بە ئیسلاحات کردووە لێرە گەورەترین شەڕ لە نێوان دوو ئیمپراتۆرەتی گەورەی سەفەوی و عوسمانی ڕوویداوە لە چاڵدێران باشە لە چاڵدێرانەوە هەتاوەکو آخر شەڕ لە بینی سەفەوی و عوسمانیشی ئەو سونە ئەو سەردەمە کردووانە لە 1514 هەتا 1830 بەێ ئەوە لەو مەسافەیە لەو نزیکەی 300 ساڵە دەوڵەتی سەفەوی و دەوڵەتی عوسمانی نزیکەی 12 حرب و 12 جەنگی گەوریان بەرپا کردو لەگەڵ یەک 12 لە 1514 سوڵتان سەلیمە لە لای عوسمانەکانەوە لەو لاشەوە شا ئیسماعیلی سەفەویە لە 1830 کە دوای 300 ساڵ ئەو شەڕ جارێک آخر جادێکەوە سوڵتان عەبدولمەجیدە لەو لاشەوە محەممەد شای قاجاریە ئەمە بەم شێوازە هەتا گەنە 1000 و تقریبا ینی لە یەکێک لە شەڕەکاندا 1639 سوڵتان مورادی چوارەم ئیدی پێک دێن لەسەر ئەوەی جۆرێک لە ڕێکەوتنامەی قەسەر شیرین لە بینی خۆیاندا دەنووسن لەسەر ئەو ڕێکەوتنامەیە دەڕۆن مەبەستم چی بوو بەڵام لە 1830 لە 1514 بۆ 1830 ئەوە دەوڵەتی عوسمانی و سەفەوی 12 شەڕیان کردوانە باشە ئیترنیان کرد لە 1914 و دیتەوە جارێکی دی ئەم حاڵەتانە لە بینی سونە و شیعە ئەو کات عێراق و ئێران 8 ساڵ یەکتر دەکوژن دا ئەوەندەی ئەو شەڕانەی پێشوو لە یەک دەکوژن ملیۆنێک دەکوژرێ و ملیۆنەها تووشی کەم ئەندامێتی دەبێ اینجا وەرە بۆ ئێستا جارێکی دی دەبینی قاعیدە بە ناوی سونەوە شەڕ دەکات میلیشیاکانی شیعە بە ناوی شیعەوە شەڕ دەکەن داعش بە ناوی سونی توندڕەوە شەڕ دەکا میلیشیاکانی تر بە ناوی شیعی توندڕەوە بینێ بە هەر تەمدیدا بەنو ئومەیە و بەنو عەباسەیە ناتوانم وا بڵێم ئەتوانم بڵێم جیهانی ئیسلامی لەسەر تایتڵی بچووک هەر لە شەرداە لەسەر تایتڵی بچووک ینی خۆ ئێستا ئەمەوی نەماوە عەباسی نەماوە وەک فکرە وەک ئەدەبیات وەختەکەوەتە قسەکەمان لەوێ قسەکە لەسەر ئەوەیە کەلتوری یەکتر قبولکردن لە جیهانی ئیسلامیدا نییە بەێ نییە لەبەرچی دەبینی بۆچی نییە لەبەر ئەوە دەبینی نییە ئەو جەنگە لە 1570 ئەوان خەریکی ئیسلاحن ئێمە شەڕمان گەرم کردو لێرە ئەوان ئێستا نابینی دوو دەوڵەت لە بینی خۆیاندا شەڕ بکەن ینی تۆ نابینیت ئەوروپا لە دوای ئەو جنگانی کەوا کردیان و ئیدی کۆتایین بەو جنگانە هێنا جارێکی دی لە بەلای کەمەوە لە جەنگی دووەمی جیهانیەوە لە جەنگی دووەمی جیهانیەوە لە 1945ەوە تا ئێستا نابینی مەسەلەن دوو دەوڵەتی ئەوروپی لەسەر سنوور یەک بکوژن و نایەتە کوشت ڕێکەوتنامەیان کردو بەڵام خۆ لە جەنگی دووەمی جیهانەوە تا ئێستا جیهانی ئیسلامی هەر لە شەڕە کەواتەمە پێمان دەڕێ لە ڕاستیدا کەلتوری کەراهیەت و کەربووکین و ڕقوقینە لە نێوان مسلماناندا زۆرە وانە تا ئەوەی کە دەست پێکەن بە شیعە و سونە اینجا لە ناو شیعەیە بەویتر اینجا سۆفی و اینجا لقەکانی تەسەوف و اینجا لقەکانی سەلەفیەت و ئیدی یەکتر کافرکردن و یەکتر قبول نەکردن و جۆندان بە یەکتر و قسەی خراپ بە یەکتر وتن و تەفسیق و تەبدیعکردنی یەکتر و ئەمە هەمووی هەیە نییە هەیە کەواتە لە ئەوروپا ئێستا ئەو مەسەلە نییە بۆیە جیهانی ئیسلامی هەمووی هەڵدێ بۆ چۆ دەچێت بۆ ئەوروپا دەڵێ لە ئەوروپا خۆشە هەر دینێکت هەیە هەر مەزهبێکت هەیە هەر ڕەنگێکت هەیە هەر دایک و باوکێکت هەیە هەر ناوێکت هەیە بە ئازادی لە مەڕاستەقی نەژی بانگەشەوەی چەندت کرد بەڕاستە کەواتە ئەمەیەکە ئەم مەبادی ئەجوانە هەموو ئێستا حەزەکە ئێستا بڕۆ دە سیمینار لە ناو ئەم وڵاتی خۆمان بکە بڵێ ئیسلام و یەکتر قبولکردن بڵێ ئیسلام و پێکەوە ژیان بە نەزەری یەک قسەی جوانی زۆرت بۆ دەکەن وانە بەس بەکردەوە هەر لەوێ دوو کەس مداخەلە دەکات دەری دەکەن دەرەوە دوو کەس مداخەلە دەکات کافری دەکەن کەواتە بەڕاستی کەلتوری یەکتر قبولکردن لە جیهانی ئیسلامی خەریکە بڵێ کەمە یا خەریکە بڵێ بوونی نییە لە زۆربەی شوێنە بەڵێ مامۆستە ئاماژەدا عێراقی مەدوێ بزانین ئایا عێراقی کارکریە ji بۆ چەسپاندنا کەلتوری قبیلکردنا هەفتوو ئەمە کێشەی ئێمە ئێستاکە چونکە عێراقی جوغرافی جایە لە عێراقی سیاسی بەێ چۆن یانێگە بچیتە سەردەمی ئیمامی ماوەردی لە کتێبی ئەحکام سوڵتانیە تەماشا بکەی یەکێک قسە دەکات لەسەر العێراق العربی ئەو مستەلاحی ئەو دەڵێ عێراقی عربی لە ئەحکامی سوڵتانیە دەڵێ ئەگەر خەتێک بکێشی یەک هێڵێکی ڕاست بکێشی لە ئەنباری ئێستا بە قادسیەت یەپەڕ بێ بگاتە عەبادان لە ئەحکام سوڵتانیە وا دەڵێ ئەنبار قادسیە عەبادان ئەو خەتە بکێشە
خواری ئەوە بەرەو جەزیرەی عەرەبی بەوە گوتراوە عێراقی عەرەبی لە سەردەمی زوو بە ئەو خەتە سەری ئەو خەتە هەتا دەگەیتە حلوان و خانەقینی ئێستا ئەو مثلثە ئەگە بڵێ ئەوە خانەقین ئەنبار قادسیە عەبادان ئەو منطقەی پێی گوتراوە عێراقی عەجەمی سەری ئەوە پێی گوتراوە ئەقلیمی جەبەل کە ئێستا پێڵین کوردستان ئێمە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو کەواتە ئەم مستەڵەحی ئەمڕۆ پێی دەڵێن عێراق ئەم عێراقا و عێراقانەی تاریخ نییە ئەم عێراق جغرافیە سیاسیە ئەو عێراق جغرافیە جاران نیە ئەمە معنای چەم قسەیە ئەم قسەیە مانای ئەوەیە وتمان هەتاوەکو عوسمانیش لە شەڕی یەکەمی جیهانی دۆڕاوە ویلایەتی بەغدا ویلایەتی بەسرا ویلایەتی مووسڵ هەبووە وشەی عێراق نەبووە ئەوەی کە ماجستێری دکتۆرای وەرگرتووە لەسەر ئەم بابەتی چۆنەڵێ ویلایەتی مووسڵ دکتۆر فازڵ حوسێن لە 1925 دەڵێ هەتا 1925 لە خەڵکی مووسڵ و دهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک بپرسە نەیانزانیوە عێراق چییە ئێمە ویلایەتی مووسڵین ئێواشە منش ئێستا ئەو وەسائق و دیکۆمنتانی کە هەمە هی باپیری من و باوکی باپیر و باپیری باپیرم هەمووی نووسراوە ویلایەت مووسڵ قەزا کەرکووک ئەوە کەرکووک قەزایەک بووە هەولێری شەر قەزا بوو ئەمان هەموو قەزا بوونە سەر بۆ ویلایەتێ بوون مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو کە ئەو عێراقە سیاسی ئێستا هەیە کەلتوری یەکتر قبولکردنی تێدا نییە بۆچی چونکە ئینگلیزەکان هاتوون هەرسێ ویلایەتەکەیان دەمج کردووە بەیەکەوە وەکو بڵێ گەلیان هێناوە سێ گەلی جیاوازیان کۆ کردوێتەوە ناویان ناوە عێراق ئەم سێ گەلە جیاوازیان کۆ کردوێتەوە ناویان ناوە عێراق نەهاتوون کەلتوری پێکەوە هەڵکردن و پێکەوە ژیان و یەکتر قبولکردنی شان بدەنێ دلیلمان چییە؟ دلیلمان ئەوەیە ئێستاکە شیعەکانی جنوب لەگەڵ سونەکانی ناوەڕاستە ئەبینیت شەڕێکیانە ئەبینی چۆن یعنی وەکو بڵێ سونەیان لەو چەند سێ چوار پارێزگایە نەهێشت پشتی ئەوە دوای ئەو شەڕانش کە تەواو بوو ئەبینی ئێستا چی لە کوردەکەن جارێکی دیکە شیعەکە مەبەستم چی بوو ئەمە ئەوەیەکەوە ئەو عێراقە سێ پێکهاتەی تایە هەر جارێکی دوو پێکهاتە یەک دەگرن دژی ئەویتر بەنەوەک جاری وایە یەک پێکهاتە یەکە گرێ بە تەنیایەک یعنی دژی دوانەکەی تر ئەم بارودۆخی ئێستا لە عێراق دەیبینی چیمان پێ دەڵێ کەلتوری یەکتر قبولکردن لەم عێراقەدا بوونی نییە ئەی بۆ دەڵێ ساڵانێک هەبوو هەندێک دەڵێن بۆ لە سەردەمی ڕژێمی بەعزدا هەبوو لە سەردەمی ڕژێمی بەعزدا هەبوو چونکە بە ئاگر و ئاسن خەڵکەکەی بێدەنگ کردبوو ئەوە بە زۆر بوو لە ئازایەتی خەڵکەکە نەبوو کە ئەو ڕژێمە ڕۆی کە ئەو هێزە نەما دەرکەوتنەوە ئەوە یەک دوو کەواتە کەلتوری یەکتر قبولکردن بە بێدەنگکردنی خەڵک لە ژێر زەبر و زەنگا کراوە چارەسەر نییە بێنەوە سەر حاڵەتێکی دیکە کە ڕووی داوە ئێستاکە بینی لە عێراقی ئێستامانە ئەوش چییە پێی دەڵێن ئەی کەلتوری یەکتر قبولکردن بە جۆرێک هەبووە لە عێراقدا غێری ئەوە لە دوای ئەم 14 ساڵە ئەڵێن ئەو کاتانەیە کە پێی دەگوترێ نەتەوە یەکگرتوەکان بە گشتی و یۆنسکۆ بە تایبەتی دەڵێ یەکتر قبولکردنێکی موقت هەیە خراپە موقت کاتی یعنی چۆن دەڵێ دەسەڵاتەکە کاتێک کە لاوازە قبولت دەکە ڕاستە کە دەسەڵاتی ئێستای عێراقیش لە دوای 2023ەوە کە لاواز بوو بەردەوام تووشی شەڕی قاعیدە بوو شەڕی داعش بوو هەر مەمنونی کورد بوو کوردی قبول بوو کورد ئەستێرەی بەرز بوو لە ئاسمان دەدرەوشایەوە وەختێک کە دەستی خۆیان گرت و بەهێز بوونەوە جارێکی دی هاتنەوە ئەو تاپینی کەرکوو یانکۆ قبولکردن نەچاری بوو ئەبینی لە جەنگی عێراق ئێران ڕژێمی عێراق ئەو کات لاواز بوو بە کوردی دەگوت بە قەراری 1555 ئەنجومەنی بەناو سەرکردایەتی شۆڕش کورد هەمووی تەسریحە عەسکەری نەکەبە کورد مافی زۆر بوو بەو شێوازانە کورد زۆر بانگ نەئەکرا بۆ عەسکەری بەوکو خەڵکی دیکە چاویان لێپۆشی هەر جەنگی عێراق ئێران لە 1970 جەنگ تەواو بوو ئەنفال دەستی پێکرد لەسەر کوردستان کە بە قووەت بوو بەهێز بوو ئیدی هاتەوە سەر کوردستان ئێستا وای لێ هاتوو هەموو کەس دەزانێت ئەم عێراقە کاتێک کە دەسەڵاتی نەبێ لەگەڵ کووردا باشە کاتێک کە دەسەڵاتی بۆ دروست بووە جارێکی دیکە دەچەوسێنێتەوە کەواتە کەلتوری یەکتر قبولکردن لەم عێراقی ئێستا هەمانە ئەگەر هەبێ موقتە ئەگەر هەبێ بە زۆر و بە زەبر و زەنگ فەرزکرەوە بەمسە بەحسا جیهانە ئیسلامی هاتەکردن کە کەلتوری قبیلکردن هەفتووی کێمە و بیت هەر نەبیتیش تە بەحسا عێراقیژی کرد هەردووسان پەمان حاڵەت ڕاست مەدوێتن نافخۆ کوردستانی بزانین مە چەند ئەف کەلتوری قبیلکردنە هەفتوو هەیە و چەند ئەم پەیڕەوتکەین و چەسبینی ناوە خودا زۆرێک لە باپیرانمان نووسەرانی پێش و دەستەواژەیەک زاراوەیەکیان داهێناوە پێی دەڵێن دەردەکورد
بله یعنی کوردیش دەردێکی تایبەت بەخۆی هەیە دەردە کورد ئەو دەردە ئەم پێکەوە نەژیان و ئەم یەکتر قبول نەکردنێ دەڵێ چۆن یەکتر قبول ناکەین ئەو نییە ئێمە باش بەیەکەوە دەژین و ئەوە هیچ نییە ئەوە ڕووکەشەکەیەتی کە دەتوانی بڵێ بە شێوازێکی یعنی جوگرافی هەمومان لە یەک شوێندا دەژین هەمومان پێکەوە لە یەک شوێندا دەژین بەس لەسەر بچووکترین خاڵ ئەبینی شەڕەکانمان دەست پێکاتەوە جارێکی دیکە ئەم هەموو مێژوەی ڕابردوومان بخوێنیتەوە بەخوێندنەوە ئەی خوێنیتەوە ئەگەر بە تەمەنێک کتەبێت یایدا ژیابی بۆ دەرەکەوێ هەمیشە و هەمیشە دوژمنان نەیانتوانیوە هیچ کاتێک بەسەر کووردا زاڵ بن ئللا ئەوە بێکە خاڵی ناکۆچی نێوان خۆمانیان دۆزیوەتەوە هەمیشەوا بوو یعنی هەرچی مێژوو دەخوێنیتەوە هەرچی کراوە بە ڕۆمان هەرچی کراوە بە چیرۆ کەروایە تاوای لاتۆ خەریکە بڵێن کورد ئەگەر دۆستی هەبێ هەر کورد خۆیەتی ئەگەر دوژمنیشی هەبێ هەر کورد خۆی دوژمنی خۆیەتی لەبەرەوە بینی بە درێژایی مێژوو ئەم دووبارە بێتەوە دووبارە نییە دوو غەڵەتە بێ بڵێ چەندبارە دەبێتەوە چەندبارە دەبێتەوە کەواتە مە لە چۆ سەرچاوە دەگرێت بۆ ئاوهایە من خەریکە بڵێم ئەبێ ئێمە زانستێکەیە پێی دەڵێن کوردۆلۆجی وەکو هەموو لۆجیەکانی تر ئەم کوردۆلۆجیە کەم بایەخمان پێداوە پێم وایە کۆمەڵناسان لە کوردستاندا حەقا لە ڕووی پسپۆڕێتی وردەوە زۆربەی زۆریان خەریکی کوردۆلۆجی بن تا بمان ناسن تا خۆمان بناسین ئەرێ ئێمەی کورد بۆچی ئاواین زەهنیەتمان بۆ وایە بیرکردنەوەمان بواە لە ڕووی سیاسی بۆە بیر دەکەینەوە لە ڕووی ئابووری بۆ بیر دەکەنەوە بۆچی وامن لێ هاتووە ئەگەر خەریکە بڵێم پێکەوە ژیانەکەمان هی ئەوەیە کەی تۆ وەکو من بووی تۆ ڕەنگە ئێستا بچیتە نێو دانیشتێکەوە ئەوەدا بنیشی هیچ نەبێ کە سێرتەکە ئەڵێەوە بۆچی قەمیسەکەن ئەو ڕەنگەیە وانە ئەو چاکەتە بۆ ئەوان دەکسەر ئەوێت تۆ وەک ئەو بی ئێمە کێشەیەکمان هەیە یەکتر قبولکردن ینی من تۆ قبول کەم وەکو خۆی قبیلە ئەکردیف گەز و مەقەسێت وێن بی یەکتر قبولکردن ینی من تۆم قبول بێ وەکو خۆت من نەیەم تۆوا لێ بکەم بە پێوەری من و بە مقیاسی من تۆ وەکو من بی ئەوە نابێت خوددا لەم دنیاە پەنجەمۆر چاو عقل دوو کەسی وەک یەکی دروست نەکردووە دەڵێن خوددا قەت دوو کەسی وەک یەک دروست ناکە ئەگەر دوو کەسی وەک یەک بێنە بوون و دروست ببن یەکێکیان زیادە هەتا ئەگەر دوو منداڵ و دوو زارۆک لەزکی یەک دایک بە جمک و لە یەک کات دەرچن هەر جیاوازن هەر لە یەک ناچن کەواتە ئەمە پێمان دەڵێ دەردە کورد ئەوەیە کاتێک تۆ باشی تۆ لە من بچی کاتێک من باشم من وەکو تۆ بم نا کاتێک یەکتر دەبێ قبولکەین تۆ من قبولکە وەکو خۆم منیش تۆ قبولکەم هەر وەکو خۆت اینجا لەبەرەوەی پەندەکانمان دەبینی پەندەکانمان شایدی ئەوەمان بۆ دەدەن کە ئێمە ناگونجی چۆن دەڵێ سەری دوو بەران لە منجەڵێکدا ناکوڵێ بۆ لەبەرەوەی کە ڕەنگە ئەم پەندە کاتێک هات بێتە بوون منجەڵەکە بچووک بێ دەتۆ منجەڵێکی قازانێکی گەورە بێنە سەری دوو بەران و سێ بەرانیشی تێکە دەبێ یعنی مەبەستم چی بوو ئەمانە بۆ کاتی خۆی بۆ مەبەستێک گوتراوە نابێ ئێمە ئێستا بیڵێنەوە بۆ ئەم بابەتانە دەڵێ برامان برایی بۆ چونمانجیایی تۆ پێت ناخۆشە حەزمان لە دوو ئیدارەی نییە وانە هەموو دەڵێن ئێمە دژی دوو ئیدارەی بەس ئێمە لە قەدیم و هەرڵێن برامان برایی بۆ چون چیسەمانجیایی برامان برایی چیسەمانجیایی یعنی چی برامان برایی چیسەمانجیایی یعنی دارایی جای دەکەنەوە لەگەڵ یەکتردا هەموو ئەمانە لە ڕاستیدا ناگونجین من و تۆ دەڵێ کورد دەڵێ دووری و دۆستی ئەخ چۆن دەبێت دووری دۆستی یعنی تۆ لە ماڵی خۆت من لە ماڵی خۆت ئەو پێکەوە ژیان و ئەوە یەکتر قبولکردن نییە دەبێ وەک ئەوروپیەکان فێر بین ڕەشین سپین هەر دینێک هەر مەزهبێک هەر ڕەنگێک هەر دایک و باوچێک هەر نەتەوەیەک هەر زمانێکمان هەیە وەک خۆم قبولت کەم چونکە خوددا هەمومانی وەک خۆمان قبول کردووە هەمومانی وەک خۆمان قبول کردووە هیچی دەستکاری نەکرد بەمسەد هێتە گوتن بێژنێ ئەدەب ڕەوشتە ئەدەبە یعنی عفوان یەکتر قبیلکردنە هەفتوو ئەدەب و ڕەوشتە بەڵام دەربڕینەوەێ ئەخلاقت بێتە ئینسانی ئەخلاقی دەربڕینە هەبیتن ڕاست چاوە دەرببریتن یانکو مەدوێت وێ بگەینە جەنەوەی تەمامۆستا کە ئەف لێک جوداهیە شتێکی گەلێکی سروشتیت ناف ئینسانەدا بەڵام دەربڕین وێت ئینسان وێ دەربرینە هیشیار بیتن چەند تێی دەوێ ئاختنێت ڕاستە کەواتە هەمومان ئەگە لە ڕووی چۆن دەڵێ تیۆری و نەزەریەوە ئەڵێن ئێمە جیاوازین دەیان ئاەت و فەرموودە دێنن ئەڵێن جیاوازین ڕاستە بەس نبینی لە بواری عملی من دەڵێن بۆچی بواری عملی مانێ دەبێ بێتە خوێندن ئەبێ بێتە پراکتیزەکردن ئەبێ بێتە خولکردنەوە چونکە فێری نابین دوای هەر یعنی ئەمە زۆر بە عملی ئەو قسەی ڕاستە کاتێکە تۆ دەڵێ من فلانە کەسم قبوڵە دەی ئەو فلانە کەسە ئازادە لە بیرکردنەوە عەرەب دەڵێ حڕیەتی تەفکیری هەیە ئەو حڕیەتی تەفکیرە لازمە و پێت ویە و پێویستە بێتە حڕیەتی تعبیر بە کوردی بێتە ئازادی ڕادەڕیەتە تعبیرێ چەند ئەدەکە جان پێت ڕاستە وەقل لعیبادی
يقول التي هي هي أحسن أحسن. أي دەبێت کەواتە خوا حەسەنیشی نەویستوە وقولوا للناس حسنا حسنە کەواتە هەموو ئەم دەستەواژانە ئەگە بیکەی بە کوردی دەبێتە چی دەبێتە جوان بەڵێ. بۆیە وەلیلهی الأسماء الحسنى دەبێتە ناوە جوانەکانی خوددا مانای وایە ئەبێ وشەی جوان هەڵبژێری بۆیە کە وشەی جوانت هەڵبژارد دەبێتە الکەلیمەت الطەیبەت الصەدقە جا زۆر گرنگە بۆ ئەم پێکەوە ژیانەش ئاگادار بین ئێمە لە یەک شوێندا دەژین هەرچی کورد هەیە لەم کوردستانە وەکو شوێن لە یەک شوێن دەژین بەڵێ بەڵام بۆچی یەکتر قبول ناکەن لە زمانی جیاواز دەژین لە زمانی جیاواز چۆن لە کەرکووک بووم چوینە لای هین چات بلیکمان قۆنسڵی ئەمریکا بوو لە کەرکووک 2007 ئەوانە دوای چوە پرسیارێکی کرد لەو پرسیاری کە ئاراستەی منی کرد گوتی تۆ کەرکووکی وتم بڵێ وتی خەڵکی کەرکووک بۆچی پێکەوە ناتوانن باش بژین ئەگەر ینی ئەم شەڕی نێوان ئەم قەومیەتانە چییە گوتم ئەسباب زۆرە بەڵام یەکێکیان لەم زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە هەمومان لە کەرکووکدا لە یەک جوگرافیا دەژین بەڵام وەکو زەمان لە زمانی جیاواز دەژین وتم ئێمە کوردین دەڵێن ئێمە 2700 ساڵ لەمە بەر دەوڵەتی مادمان هەبووە لەم سنوورە بووینە ئێمە بەری 2700 ساڵ ئێمە لێرە بووین بەڵێ عەرەبی ئێرە دەڵێ ئێمە 1400 ساڵە هەر لێرە بووینە و لە فتوحاتی ئیسلامی و ئێمە هاتوینەتە ئێرە تورکمان دەڵێ ئێمە لە سەردەمی سۆمەریەکان هەبووینە سۆمەر باپیرانی ئێمە لە ڕووی تاریخیەوە وا دەڵێن ئاشوریەکان دەڵێن ئێمە لە مێژومان 6767 ئێمە 6000 ساڵ و ئەوەندە ئێمە لێرە بووینە وتم ئەمە هەموو بە 1000 قسە دەکەین بەڵێ بەڵام خەڵکیش لە ئەمریکا بە 5 ساڵ دەبێتە هاوڵاتی زۆر بە ئاسانی بەیەکەوە دەژین بەڵێ کەواتە ئێمە ئێستش خۆمان یەکێک کتێبێک دەخوێنێت و معجبە بە کتێبێکی 1000 ساڵ لەمە و پێشە پیاوێک نووسیوێتیەوە یەکێکی دی معجبە بە کاتبێک نووسەرێک دەخوێنێتەوە کە ئێستا دەژێ لەم سەردەمە یەکێکی تر 100 ساڵ کەواتە ڕاستە لە یەک شوێن دەژین بەڵام عقلمان لە زمانی جیاواز دەژێت دەست خوش مامۆستا دەمێ ناوبڕێکی هاتی بینێران ڕێزدار پشتی بین وێدانەکە کورت و دەینە خزمەتی وایان ڕێزدار بینەرە بەڕێز دووبارە سڵاف بن بەرداوامین گەل دەرەجە پێداناوی خەڵکی و مەدوێت بپرسین ئەرێ چاو بزانین مامۆستا ئەم وەک گەلێک کورد کەلتوری قبیلکردنا هەفتوو دەفمە هەیە مەسلەیەکی گرنگ مەسلەی چەند خاڵێکە یەکەمیان مەسلەی فکریە ینی بە مانایەکی تر چەند شتێک هەیە ئەگەر بینیمان ئەم نیشانانە هەن ئەو مانای وایە لەو شوێنە یەکتر قبولکردن بە جوانی هەیە دوانی هەبوو سیانی هەبوو چواری هەبوو باشترە جوان هەمووی هەبوو باشترە ئەو نیشان یەکەم نیشانە مەسەلە فکرەکەیە یعنی لە ڕووی هزری لە ڕووی فکریەوە ئێمە ئەبێت ئازاد بین بۆ ئەوەی کە ئازادانە بیرکەینەوە ئەمە مافێک کە خوددا پێداوین بەڵام تۆ نازانم ئێستا تۆ نازانی من چۆن بیر دەکەمەوە بەری ئەوەی قسە بکەم منیش نازانم تۆ چۆن بیر دەکەیت تۆ پێشیەوە کاتە ئەو شتەی بیری لێ دەکەینەوە شتێکە دێتە سەر زمانمان کەواتە ئەو کاتەیە کە ئازادی ڕادەربڕینمان هەبێ لە هەر کۆمەڵگەیەکدا ئازادی ڕادەربڕین هەبوو لەو شوێنە یەکتر قبولکردن هەیە کە من توانیم بە ئازادانە ڕای خۆم دەربڕم تۆ جۆ لێم گرت یانکو یەکتر قبولکردن بەرهەمی ئازادیە ئەتوانی وا بڵێ بڵێ ئەتوانی وا بڵێ ئەنجامێتی و هۆکاریشێتی لە ئەمان کاتدا کە وەختی من بە ئازادانە قسەکانی خۆم کرد و نەترسم ئەوە بەڕاستی مانای ئازادی ڕادەربڕین هەیە مانای بۆ ئازادی ڕادەربڕین هەیە مانای ڕێژیان پێدام ئازادی بیرکردنەوەم هەبێ کە مافێکە خوددا پێداوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە سوودی چیە ئازادی خەڵکە کڵێ آخر ئازادی ڕادەربڕین تۆ ئێستاکە قسەیەکەکەی بەدڵمان نییە و ئەم قسەیە گرفت و ئاریشڵی فەوزەتی دروست بیت و ئەو قسەیە ئەگەر لە دڵی منە پەنگ بخواتەوە وڵاتان بۆچی ڕێگەیاندا حڕیەتی تعبیر گۆڕا بۆ حڕیەتی ئەحزاب گۆڕا بۆ ئازادی دروستکردنی حزب گوتیان ئەگەر نەهێڵین حزب دروست بێ خۆ لە سەردەمی ڕژێمی بەحث کەی ڕێگە پێدراوە بوو کورد حزبی هەبێ لە ناو شار نەبوو ئەو هەموو ڕێخستە نهێنیە هەبوو ئەو هەموو چالاکێشی دەکرد کەواتە بۆ ئەوەی خەڵک لە ژێرزەمینە ئیش نەکە بێتە سەر زەمین بە بەرچاوی تۆ ئیش بکە باشترە ڕێگەی پێ بدەی ئازاد بێ چاکترە چونکە ئەگەر بە نهێنی ئیشکا زۆر تۆ نایبینی وەکو ئەو میکرۆبە وایە کە لە لەشی ئینسانە و دەبێت سۆنار بکات تا کەشفی بکە کەواتە وڵاتانی ئەوروپا گوتیان باشتر وایە خەڵک ئازاد بێ حزبی هەبێ بە ئاشکرا ئیش بکە بۆ ئێمە ئیسراحەترە دەیبینین چ دەکە کەواتە وەختی من ئازادی ڕادەربڕینم هەبوو قسەکەی منیشت بەدڵ نەبوو ئەوە مانای ئازادیە
من نەم بەمانایەکی تر من ئازادیم بۆ تۆ قبول نەکردووە ئەگەر تەنها ڕێگە بە تۆ بدەم ئەو قسانە بکەیت کە من حەزم لێ جۆم لێوێ دەڵێن وەختێک من ئازادم لە قسەکردندا کە تۆ ئامادەبی جۆ بگری لەو قسانم کە بە دڵیشت نییە ئەو قسانەی کە من دەیکەم با بە دڵیشت نەبێ ئەو کات بەڕاستی من ئازاد بوومە سوودی ئەمە چییە؟ سوودی ئەمە ئەوەیە من ناچمە ژێرزەمین بە دزیەوە ئیش ناکەم زیان بە تۆ ناگەێنم ماسکێک و قیناعێک ناکەمە چاوم بە دڵی تۆ ئیش بکەم ئەمە لە دیندا پێی دەڵێن منافق لە دین پێی دەڵێن دووڕوو وانە دەچێتە مەجلیسێکدا دەنیشێ خۆی نوێژ ناکە هیچ ینی پابەنێ بە دین ئازادی خۆیەتی قینە بەس لەبەر ئەوەی ئازادی نییە لە وڵاتی ئێمە ڕۆژی جومعەیە هەڵەسی ئەچێ بۆ نوێژ دەڵێ فڵان خۆ تۆ نوێژ ناکەیەوە چی بوو لێوێ ئەڵێ کاکە میوانمان هاتبوو عیبە بڵێم من نوێژی جومعە ناکەم وتم با بڕێن ئەمە ناتوانێت بە ئازادی پێ بڵێ کاکە من ناتوانم من نوێژ ناکەم جارێ قەناعەتم بۆ دروست نەبووە خۆ بیگوتایە باشتر بوو یەکێکی دیکە دێتە ناو مەجلیسێکە وەکو دیندار قساکە وەکو ئاین پەروەرێک ئەچێتە شوێنێکی دی وەکو بیر و بۆچوونێکی دیکە قساکە ئەمە تۆ لێ تێناگەی نازانێم ئینسانە چییە زۆر ینی ازدواجیت دۆست بیتن دی حاڵەت خەتەریشە بۆ تۆ خەتەرە تۆ نازانی بیناسی کەسێک کە بە ئازادی قسەی خۆی دەکا و دڵی خۆی دەڵێ و قسەکانی ناو دڵی خۆی دەکا یەکسەر دەزانی ئەمە چییە و چۆنە بۆ تۆ باشترە بەس چەندین کەسمان هەیە قسەی ناو دڵی خۆی ناکە ماسکی پۆشیوە قیناعێکی پۆشیوە لە هەر شوێنێک بەو ڕەنگە و بەو شێوازە قیناع دەپۆشێت کە ئەو شوێنە پێویستی پێ بەڵام مامۆستا لە جیهانە ئیسلامی تەنانەت کوردستانیژی ئازادی بڕێژەیی هەیە بۆچی بڕێژەیی کەلتوری هەفتوو قبیلکردنیژی نییە ئەوەش چونکە قرسە یەکتر قبولکردن ئاسان نییە یەکتر قبولکردن کەلتورێکە لە ڕووی کردداریەوە ئەبێ وەکو بڵێ وەکو جاری پێشوو گوتمان ناوێنن تحمل یعنی چی ئەبێت تحملی ئەو کەسە بکەی تحملکردن شتێکی ئاسان نییە بۆیە ئەوروپا و ئەمریکا خۆیان لەسەر ڕاهێناوە غەرامەتیان لەسەرداناوە بەجاری وا هەیە بە هەزارەها دۆلار لێ ئەسانن لەسەر ئەوەی کە وشەیەک لە دەمت دەرەچێ وەکو ئەو جاباسمان کرد زوو لەسەر کەلتوری پێڵێن کەربووکین و ڕقوقین گوتاری ڕقوقین بەو شێوازە لە ڕووی سیاسی لە هەر کۆمەڵگەیەکە ئازادی هەبوو بۆ دروستکردنی حیزبی کراوە لەوێدا مەسلەی یەکتر قبولکردن هەیە گوتم حیزبی کراوە یعنی چی حیزبی کراوە یعنی ئەو ڕۆژەی کە ئەوروپا کەلتوری دروستکردنی حیزبی سیاسی داهێنا و ئێمە لەوانمان وەرگرت بەغاڵەت غەڵەتەکە ئەوەی حیزبێ دروستەکەی بەس بۆ دینێک حیزبێک دروستەکەی بەس بۆ مەزهبێک حیزبێ دروستکەی بەس بۆ نەتەوەیەک ئەمە حیزبوان نیە حیزبی سیاسی چونکە فەرمانڕەوایی هەمومان دەکا بۆ ئەوەی کەلتوری یەکتر قبولکردن هەبێ لە ڕووی سیاسی دەبێ حیزب کراوە بێ بۆ هەموو کەسێک حیزب دین نییە حیزب بریتە لە بەرنامەیەکی سیاسی بۆ خزمەت گوزاری و چاکردنی باری گوزەرانی خەڵک کەواتە حیزب ئەبێ کراوە بێ خاڵێکی دیکە لە ڕووی ئاینی کوێ دینە و چۆ قسەی بەشەرە جوانە ئەتا ئەو شوێنەی دین جامیع بوو صفەت و ناوی خودای وەرگرت ئەلجامیع و ئەوە دینە هەر کات دین بوو بە مای تەفریقە ئەوە بەشەرە ئەو قسەی بەشەرە شوێنی دین تا چێن دەرە مامۆستا یعنی مەبەستم هەتا ئەو شوێنەی کە دەڵێن ئەم ئێمە ئینسانین خوشک و برای یەک دین خوددا هەمومایان دروست کردووە خوشک و براین لە ئینسانیەتدا دەبێت پەیوەندیوان لەگەڵ یەکا باش بێ دراوسەیەتی بزانین گەورە قسە جوانانە ئەم بەها و قیەمە جوانانە دەبینی ئەمە هەموو دینە وەختێکە من دەمێ ئیلا لە جێت و حکوم کەم کورسی لە تۆ وەرگرم بە ناوی دینەوە و تیجارەت بکەم بە ناوی دینەوە ئەوی دیکە و ئەوی دیکە و ئەوی دیکە و ئەم هەموو شەڕی کە ئێستا دەکرێت ئەو سوکوک غوفرانی کەوا لە ئەوروپا کاتی خۆی دەکرا ئەو شەڕی شیعە و سوننەیی کە دەکرێت ئەو شەڕی لە ناو قاعیدە و نوسرە دەکرێت ئەو شەڕی لە بینی عەسائب و سەلام دەکرێت ئەمانە هەمووی چین ئەمانە هەمووی بەشەرە هەمووی بۆ دنیاە کەواتە دین لەو شوێنەی بوو بە مای کوشتن و ماڵ سوتاندن و ماڵ وێرانکردن و خەڵک دەربەدەرکردن بە ناوی دینەوە ئەوە هەمووی ئینسانە ئەوە هەمووی ئەهوا و هەمووی ڕەغەبات و ئارەزوە خراپەکانی ئینسانە تا ئەوێ دین جوانە کە پێمان دەڵێ خودامان هەیە هەموو خوشک و براین لە ئینسانیەتدا ئەو قسە جوانانی کەوا بیستوتە لە ڕووی پەروەردەوە ئەبێ پەروەردەی قوتابخانە پەروەردەیەکی ئینسانی بێ پەروەردەیەکی مرۆڤایەتی بێ پەروەردەیەک نەبێت دامان بە بڕێ لە یەکتر پەروەردەیەک نەبێت جاکاریمان لە نێواندا بکە لە ڕێی قوتابخانەوە لە ڕووی یاسایی دەبێ یاسا بۆ هەمووان بێ ئەوەی ئێستا دەیبینی لە بەغدا ئەیانەوەی یاسایەک بێنن فەرزیکەن بەسەر هەمووانە لە کاتێکدا بۆچوونی کەمینەیەکە یا بۆچوونی زۆرینەیەکی ناو عێراق با بڵێن هەر نابێ یاسا کاتێک سەروەردەبێ کە هەمومان لە ژێری بین یاسا هەر کەس لە ژێر یاسا بوو
سوود لە چەتری یاسا دەبینێ و چەتری یاسا ئەبێ بە سێبەر بووی ئەڵێن هەر کەس چۆ سەر یاسا مەحروم دەبێ لە سێبەری یاسا چونکە چۆ سەری تازە چۆ سەری یاساوە مەحروم دەبێت لە سێبەری یاسا بۆیە بایەخدان بە یاسا گرنگیدان بە یاسا زۆر گرنگ بله ئەم سەمەد بزان بیرمەند و ڕووناکبیرن وی بواری چ بەرێ خوددانێک هەیە بوو چەمکێ پێک دەژیانی ئەوانەی کە ئەم کەلتورەیان داهێنا و بە زۆرتر قسەیان لەگەڵ لەسەر کرد لە 1600ەکانەوە 100 ساڵ لە دوای مارتن لۆثەریشەوە وەکو جۆن لۆک وەکو گۆتا وەکو ڕاینەر فۆرست ئێستا کە ئەمانە ئێستن هەندێکیان تاکید دەکەنەوە لەسەر سێ چوار خاڵێک خاڵی یەکەم یەکتر قبولکردن یعنی ڕواڵەتەکانی ڕوخسارەکانی بە عەرەب دەڵێ مەزاهیرەکانی چییە؟ یەکەم فرەی لە هەر کۆمەڵگەیەکە فرەی هەبوو فرەنەتەوە هەبوو فرە ئاینی هەبوو فرە ئاینزایی هەبوو فرە زمان هەبوو ئەلەو شوێنە یەکتر قبولکردن ئاسانە جوانتر دەچێت ئەمە لە کۆمەڵگەی کوردەواری موجودە هەیە ئێمە لەگەڵ گرفتەکەمان لەگەڵ چێ بگوتمان لەگەڵ غەیری خۆمانە هەموو ئەمەمان هەیە باشین بەس لەگەڵ خۆمانە خراپی من کێشەم لێرەیە بۆیە پێویستیم بە زانستی کوردۆلۆژیە بۆی پێم بڵێ ئێمەی کورد لە نێو خۆماندا چۆن یەکتر قبولکەین وەکو گوتم ئەوروپا ژووری مەعیشەتەکەی جوانترین ژوورێتی چونکە خۆی تێدا دەژێ بۆ ئیسراحەتی خۆیەتی کورد جوانترین ژووری میوانێتی زۆرترین مەسرەفی لێ دەکە مانگی دوو میوانیشی نایە ئەوەندەی کورد بۆ خەڵکەژێ بۆ خۆی ناژی هەر لە ماڵەکەیەوە هەر لە ماڵەکەی خۆمانەوە ئەوەندەی بۆ خەڵک دەژین ئەوەندەی بۆ میوان دەژین ئەوەندە خەمی خۆمان نێ ژوورێکی باشترین ژووری بۆ خۆمان هەڵبژێرین بۆ دانیشتنەکەی خۆمان هەڵبژێرین مەسرەفێکی زۆر کورد مەسرەفی زۆری لە ڕوخساری خانۆکەی دەکەن نەک لە ژوورەوەی خۆشکە ئەوروپیەکان وا ناکەن زۆر ئەمانە هەمووی دیراسی دەوێ خەمە ئەمە دەردەکوردە بۆیە ئەو فرەیە کە باسمان کرد ڕوخساری یەکەم زۆر گرنگ بۆ ئەم بابەتە بریتە لە فرەیی لە هەر شوێنێکدا بەڕە لە کۆمەڵگەی کوردەواریدا بە شێوازی گشتی هەیە تەحملکردنی یەکتر هەر مەسەلەیەکی گرنگە ڕێزگرتن لە یەکتر دووسەرە بێ من ڕێزە تۆ بگرم ئەویش ڕێز لە من بگرێ بەو شێوازە ئیعتراف بەبوون یەکتر بکەین لە هەمووی گرنگتر لە کۆتاییدا ئەوەیەکە ئەبێت کەلتوری یەکتر قبولکردن باز بدا بۆ ئیعتراف لەوێشەوە بینە سەر خاڵێکی زۆر سەرێکی یەکتر قبولکردن تا ئەو شوێنە تەواوە و ڕێکە کە دەست بۆ چەک و تونند و تیژی نەبین لە نێوان یەکە بۆیە ڕاینەر فۆرست دەڵێ لە هەر کۆمەڵگەیەکە چەک هاتە ئاراوە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان ئیدی مانای وایە ئەو شوێنە بڕوای بە یەکتر قبولکردن نەماوە چێوامان لەگەڵ دەکا ئێستا میلیشیاکانی عێراق وامان لێ دەکەن سوپای عێراق لە هەندێک شوێن وامان لێ دەکەن ماڵەکان لە کەرکووک ئاوارە دەبن لە تۆسخورمات و دەسووتێنرێ ماڵیان ئاوارە ئەمە چی ئەمە پێمان دەڵێ چەک هاتە ئاراوە ئەتر ئەمە یەکتر قبولکردن نییە نامێنێ مامۆستاف چەمکێ یەکتر قبیلکردنێ ئەگەر نەمات ناو جوواکێکێدا وای زیان و زەڕەڕی نوێن چنە دوشتی سەرەکی بە پێشە و لاوەکیشی لەگەڵە یەکەم شت ئەگەر کەلتوری یەکتر قبولکردن نەما شتێک دروستە بێ بە ناوی تەنگەبەربوونی تەسکبوونەوەی شوێن ینی چۆن یعنی بەو مانایی کە ئەو شوێنەی تۆ تێدا دەژی لەبەر ئەوەی یەکتر قبولکردنی تێدا نییە و هەموو چاوەڕێن ئەوی دیکە لاواز بێ و بکەوێ و بیکوژن ئەوی دیکە بدا بە سەریا ئەو شوێنە لە بەرچاوی تۆ زۆر تەنگ دەبێتەوە لە خەڵک بپرسە بڵێ تۆ لە بەسرا بووی مەسیحی بووی بۆ هەڵاتی بۆ کوردستان ئەو بەسرایی لێ تەنگە بێتەوە بۆ لی تەنگە بێتەوە چونکە یەکتر قبولکردن نیە دەڵێن ئەم شەو دەدەن بەسەر ماڵێکی مەسیحی لە بەسرا چ دەبێ ئەو بەسرا گەورەی کە دووەمین شاری عێراقا لی تەسک دەبێتەوە دەبێتە شوێنێکی زۆر تەسک و بچووک ناتوانێت تای بژی هەناسەی تەنگە بێ ناتوانێت کەچی دێتە شوێنێکی بچووکی وڵاتێک پارێزگایە گوندێک هەناسە زۆر بە گەورەی و بە ئیسراحەت هەناسە دەدا بۆ چونکە یەکتر قبولکردنی تێدا کەواتە هەمیشە یەکتر قبولکردن لە شوێنێکدا نەما دەڵێن ئەو شوێنە تەسک دەبێ بۆیە وتراوە مەرگ لەگەڵ ئاوەڵانە جەژنە یعنی الحەشر مع الناس عید بۆ مانایە وەرگیراوەکەوە ئەو شوێنە زۆر فراوانە بێ یا وتراوە مەسەلەن سەمو الخیاطی مع الأحباب مەیدان کونی دەرزی لەگەڵ خۆشەویستان تا مەیدانێکی گەورەیە و گۆڕەپانێکی گەورەیە ئەو کونە بچووکی دەرزیە ئەمانەی چێمانەی وایە مەکان شوێن گەورە دەبێ و بچووک دەبێ نە بە ڕاستی ڕووبەرەکەی بەو کەلتورەی کە لەوێدا هەیە ئەو کەلتوری کە تێیدا دەژیە کەلتوری پێکەوە ژیان هەبوو ئەو شوێنە لە بەرچاوت فراوان و خۆشە کەلتوری پێکەوە ژیان نەما شوێنت لێ تەنگە بێ هەناسەر لێ تەنگە بێ خاڵێکی دیکە هەر بە هەمان شێوە کەلتوری پێکەوە ژیان لە شوێنێکدا نەما و کەلتوری پێکەوە هەڵکردن نەما و یەکتر قبولکردن نەما جارێکی دیکە زمانیش تەنگە بێتەوە چۆن زەمان تەنگە بێتەوە بە داعش دەڵێ تۆ بۆ ئەم دنیایت لە من تەنگ کردوتەوە
لەبەر ئەوەی لە ڕووی زەمانەوە داعش تەنگ بۆتەوە. داعش ئێمەی بردوێتەوە قەرنی سێم. دەڵێ ئەم قسە و باسانەی کە لە قەرنی سێما کراوە هەر ئەمە بە کەڵکی قەرنی 21 و قەرنی 15 هیجری دێ. 12 قەرن منەباتە دواوە بۆ لە ڕووی بەشەری و لە ڕووی تەفکیری بەشەری. بۆی ناتوانین لەگەڵ داعشدا بژی. خەڵک لە دەستی داعش هەموو هاتن بۆ چۆ؟ بۆ کوردستان. ئێستش کە حەشت لەوەیە هەر زمانی لێتەنگ کردوونەتەوە. ئەوانی بردوێتەوە سەردەمی حوسین، ئەوانی بردوێتەوە سەردەمی نزیکەی 1000 ساڵێک لەمەوبەر وانە؟ جارێکی دیکە خەڵکە لە ناڕۆمەوە چونکە کەلتورێکی 1000 ساڵ لەمەوبەر لەوێ مامەڵم لەگەڵدا دەکە. ئەبینی کەواتە لە ڕووی زمانیشەوە ئەو کەسانی کە توندڕەون ئێمە دەبنەوە زمانێک. توندڕەوەکانی ئەوروپا دەڵی کاتی خۆی، توندڕەوەکانی ژاپۆن دەڵی کاتی خۆی، توندڕەوەکانی ئەمریکا و کۆکلاسکلان دەڵی کاتی خۆی، توندڕەوەکانی ئێمە دەڵێ ئێستا ئەمانە هەمووی زەمانمان لێ تەنگەکەنەوە. جا خاڵێکی دیکە بێتە ماهی ئەوەی کە لە ڕاستیە بە بەردەوام کێشەکانمان چەندبارە بێتەوە. ئەگەر کەلتوری پێکەوە هەڵکردن نەما چەندبارە بێتەوە. ئەو تاوەکو ئەو عێراقی کە دەیبینی دەڵێن قەت ئیسراحەتی نەکردو. هیچ کاتێک خەڵکی عێراق ئیسراحەتی نەکردو. هەر ماوە ناماوەیە خانووەکەی پرۆژەیەکەکەی دێن ئەدەن بەسەری آخر نەبووە لە ئەوروپا وانە. ئێستا ئەگەر ڕیفراندۆمەکەی ئیسپانیا قبول نەکرا وانە؟ قبول نەکرا. حکوومەتی ئیسپانی ئەو کەتەلۆنیا و ئەوانەی وەرگرتەوە و ئەڵێ ئینتیخاباتێکی تر بکەن وانە؟ ئەرێ خەڵکی کەتەلۆنیا کەس هەڵاتووە، کەس ماڵی بەجێ هێشتووە، ماڵی کەس سوتاوە نەبووە، شتیوانە وانە؟ ئێتۆش کە ئەو شوێنەت قبول نەکرد بۆ ئەبێ کەرکووک هەڵبێ و بۆ ئەبێ ماڵی بسووتیەوە بۆ ئەبێت تووس خۆرمات و بسووتیەبانەی دیوتامە چیمان پێدەڵێ کە کەلتوری یەکتر قبولکردن نەما کێشەکان چەندبارە و چەندبارە و چەندبارە. مامۆستا خەڵکێک گرێدایە زۆریە خەڵکیشین بژنێ گرێدایە میدیایەوە ئەرێ میدیای چ ڕوول هەیە مامۆستا بۆ چەسپاندنە کەلتورێ قبیلکردنە هەفتوو. میدیا چەند صفەتێکی هەیە دەڵێن یەکەم صفەتی میدیا ئەوەی میدیا شایەدە. میدیا شایەدە. من و تۆ قسەیەکمان هەیە لەسەر ڕووداوێک تۆ دەڵێ ئەوەندە کەس هاتوۆتە کوشتن یا بریندار بوون یان ئەو بەلەرزێ ئەوەندە پلە بۆ منش دەڵێم ئەوەندە هەر کەس چێ دەڵێ. میدیایەکی ڕاستگۆ ئەوەیە کە پێمان بڵێ لە ڕاستیدا ئەمە لەسەر ڕێختەر چەند پلە بووە و چەندی هاتوۆتە کوشتن لەو شوێنە و چەند هاتوۆتە بریندار بوون. یعنی ئەوەی کە ڕاستیەکەمان پێ دەڵێ بۆی دەڵێن میدیا شایەدە. لە فقی ئیسلامیشە قسەیەکێ مەرجەکانی شایەد چییە؟ مەرجی یەکەمی شایەد ئەوەیە کە نابینا نەبێ، دەبێ ببینێ. کەواتە میدیایەک کە لە خۆی قسە دەکە وەکو نابینایەک شایەدێکی قبول ناکرێت. شایەدی ئەو کەناڵە ئەو میدیایە ئەو ڕۆژنامەیە ئەو سایتە ئەو پەیجە ئەو ئەکاونتە قبول ناکرێت چونکە نەیبینیوە. زۆرجە خەڵکی بینی ڕووداوەکەی نەبینیوە قسەش دەکات بە چاوی خۆی نەیبینیوە. کەواتە مادام مەرجەکانی شاید بە پلەی یەکەم ئەوەیە بینابێ ببینێ ئێمانەی وایە میدیاش مادام شایەدە ئەبێ بە پلەی یەکەم ببینێ. خاڵی دووەم مەرجەکانی شایەد چییە؟ لە فقه دەڵێ ئەسیر نەبێ، دیلی دەستی شوێنێک نەبێ چونکە دیل بێدەسەڵاتە و ناتوانێت ڕاستیەکان بڵێ ئەیوانە بۆیە قەدیم گوتراوە لە فقی ئیسلامی گوتراوە لا فتوالی ئەسیر کە ئەسیر بوو لە لای شوێنێکەوە سا بڵێن فلانە کەس ئەسیرە لای فلان دەوڵەت ئەو دەوڵەتە پێمان دەڵێ فلانە کەس وا دەڵێ ئێمە نەزانین ئەو وای گوتویانە چونکە ئەو ئەسیرە قسەی خۆی نەکردووە لە لای یەکێکی دی قسە لەسەر زمانی ئەو دەکە. کەواتە چۆن دەڵێ میدیاش ئەگەر دیل بوو دیلی مەسلحەتێک بوو دیلی بەرژەوەندیەک بوو دیلی پارەیەک بوو ناتوانێت ڕاستیەکان بڵێ ئەوش هەر کێشەی بۆ دروست دەبێت. لەبەرەوە میدیا تا بتوانێت ئەو ئازادیانەی هەبێ دەتوانێت قسە و باسەکانی خۆی بە جوانی بکە. قسەیەکی تر هەیە دەڵێن لە زمانی عەرەبی شتەکان بە عەکسەکەی وەرەگیرێ کە دەڵێ صحف مەقلوبی صحف یعنی هەڵگەڕاوی وشەی صحف چییە؟ فەحسە یعنی کەئەنەو صحف ڕۆژنامە لاپەڕ پەڕی ڕۆژنامەکان دەبێ هەواڵەکانیان بێتە فەحسکردن لە سۆنان پشکنینی بۆ بکرێ فەحسکرێ پشکنینی بۆ بکرێ کەی بۆی دەرکەوت ئەو هەواڵە ڕاستە تەواو. خاڵی سێم ئەوەیە کە غەرەزی نەبێ یعنی زۆربەی ڕۆژنامەکان لە لای ئێمە ڕۆژنامەی ئاوێنەمان هەیە مەسەلەن لە ئەوروپا دەیلی میرەر یعنی ئاوێنە وانە ئەمانە هەموو لە ڕاستیدا مرئات الصحافە هەمیسانیانی چی مرئات الصحافە ینی جارێکی تر بەمانەی ئاوێنە. بۆچی دەڵێن ئاوێنە؟ چونکە ئاوێنە نەئەبێ گەورەمان کاتەوە شکڵمان نەئەبێ بچووکمان کاتەوە نەئەبێت تەشویهمان کا و شکڵمان تێکدا ئەبێ وەکو خۆمان پیشانماندا بەوە دەڵێن ئاوێنە. کەواتە مادام سەحافە پێی دەگوترێ ئاوێنە و پێی دەگوترێ مرئات الصحافە و پێی دەگوترێ دەیلی میرەر و ئەم ناوانە لە خۆی دەنێ دەبێ بەڕاستی ئاوێنە بێ دەبێ بەڕاستی هەواڵەکان و وێنەکان وەکو خۆی خاتە بەردەستمان. ئەم ڕووناکیە خاڵی سێمی چوارەمی چۆن دەڵێ سیفەتەکانی میدیا ئەوەیە کە ئەبێت ڕووناکی ئەبێ ڕووناکی بکات. شتێک هەیە
ینی کە مەقالێکە نووسێت لە ڕۆژنامەیەکە بینی هایلایتی بۆکەن هەندێکشت دەرەهێنن ئەوانەی کە پێیان وایە زۆر شوێنە گرنگە و دەبێت دەرکەوێت تیشک خستنە سەر شوێنێک یعنی بە مانایەکی تر کارێکی سەرەکی میدیا بریتە لە ڕووناکردنەوەی شوێنە تاریکەکان ڕووناکردنەوەی شوێنە تاریکەکان ئەو هەواڵە تاریکە کەس نازانێت چییە ئەمانەوەی بۆمان دەرکەوێت بۆی دەڵێن لە تاریکیدا تەنەگە و زێر جیاوازی ناکرێت لە تاریکیدا تەنەکە بێ و زێر بێ نازانی ڕووناکیە کە دێتە سەری ئەوجا دەزانی ئەوە زەردە و زێرە ئەوی دیکە دەزانی تەنەکەی ئەمە چی بوو بەهۆی ڕووناکیەکەەوە بەهۆی ڕووناکیەکەەوە زانیمان کەواتە جاکردنەوەی باش و خراپ لە یەکتر هەر جارێکی دیکە بەهۆی بۆیە دەڵێن ینی ئەوانەی کە ینی کورد دەڵێ پیا و خراپان حەزیان لە ڕووناکی نییە هەتا ینی ئەوانەی کە دزی دەکەن بە شەو حەزەکەن گڵۆپ نەبێ حەزەکەن تاریک پۆلیس حەزەکە ڕووناکی هەبێ لە شار حەزەکە گڵۆپ هەبێ حەزەکە تاریک نەبێ ئەوانش کە حەزیان لە کاری دزی و پەلاماردانی ماڵی خەڵکە بۆنە حەزەکەن گڵۆپ نەبێ حەزەکەن کارەبا نەبێ حەزەکەن تاریکی بێ کەواتە میدیا کارێکی چۆنەڵێ ئینسان دۆستیە ڕووناکیە شایەدیە ئەوێنێ مامۆستا بێژن کەسێ جیاواز کە ئینسان کەسێ بەرامبەر خۆی جیاواز لوی قبیل بکەتن بە هەمی جوداهیەن بیڤە ئایا نیشانە بیرکردنەکە قوڵە ڕوشنبیریاوی کەسیە یانجی نیشانی ژێترسیانەیە موقفێکی لاوازە ئەبەدەن ئەوە زۆر گرنگە ئەگەر یەکتر قبولکردن هەمیشەیی بوو نیشانەی تێگەیشتنی قوڵە ئەگەر کاتی بوو نیشانەی ترس هێشتا ڕوون بکە مامۆستا چۆن یەکتر قبولکردن وەکو گوتمان بۆچی لە عێراقا موئەقەتە چونکە حکوومەت زەعیفە کورد بەهێزە ئەوە تۆی قبول کردووە توی قبول کردووە وەختێک کە تۆ قبول ناکات ئەو بەهێزە بێتەوە جارێکی دیکە ئەو بۆ دەرکەوت ئەو یەکتر قبولکردنەی پێشوو ساختە بوو دەچی ئەوروپا هەر ئەو ئەوروپایە لە هەموو حاڵەتەکاندا هەر یاسا پیاداکە هەر یەکتر قبولکردن بوونی هەیە کەواتە ئەوە نییە بڵێ ئەمڕۆ دەوڵەتەکە لاوازە و چۆنە لە ڕۆژێ بەهێزە و یاساکانی ناگۆڕێ بۆ هەموو ئینسانەکان وەکو یەک مامۆستا خودی تعالى قرآن پیروز لەمرد کەتن ولو شاء الله لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين ئەرێ ئەف اختلافات شتێکی لازمە دگەل ژیانە ئینسانی یعنی شتێکەوەکە بێنێ ژێک بەنەکردە دگەلوی ئینسانەی ئەرێ بۆچی ئینسان نەشیە خود گەلوی سنەتە خودی بگونجیندن زۆر گرنگە چونکە تەکمیلەشت کردایە خی گەورە فەرمێ وەلیذالکە خەلقەهم زۆر لە مفەسرین دەڵێن ئەیلی الاختلافی خەلقەهم ئەم اختلافە ئەم جیاواز بوونە ئەگەر ببێ یەکتر قبول دەکەین پرسیار لێرە ئەوێ مامۆستا بۆچی ئینسانی نەشیە خود گەلوی فیترەتی بگونجینی لەبەر ئەوەی ئینسان ئەنانیەتێکی تێدایە ئێمە ئەوروپاش فکرەیەکی جوانی داهێنا فکرە جوانەکە ئەویش تۆزێک لەم ئەخیرە گۆڕا خراپ بوو فکرەیەکی باشەیە پێ دەڵێن ئیندیڤیدوالیزم فەردیەت تاکێتی تاکبوون من و تۆ تاکێکین خوددا وەکو تاک دروستی کردوین ئێمە ناسنامەی خۆمانمان هەیە بەس ئەگەر ئەم تاکبوونەوەیە ورد بوو بە سێلفشنس بوو بە ئەنانیەت بوو بە خودپەرستی خۆپەرستی ئەوجا خراپە ئەزانی ئەگەر وتیان لە کۆمەڵگەی کوردەواری یەکتر قبولکردن لاوازە دەزانی بۆچی لەبەر ئەوەی من دەمەوێت تۆ لە من بچی تۆ دەتەوێت من لە تۆ بچم هەر یەک دەیەوێت ئەوی دیکە لەو بچێ کێ بەهێز بوو دەڵێ دەبێت ئێوە لە من بچن ئەوە خراپە ئەوە یەکتر خوات سنەتێکی کەونی دروست کردووە بۆ شەرحی ئەو ئاەت تۆ لە فیزیا خوێندوتە ناتەوێت پێکەوە هەڵکەین بە ناتەوێت پێکەوە بژین بڵێ ناتەوێت ئێمە یەکتر قبولکەین بڵێ ناتەوێت یەک بگرین بڵێ ئەرێ سیاسەتی یەکگرتن نزیک بوونەوە و یەکگرتن لە فیزیادا کە بچیتەوە خوارەوە چییە؟ ئەو دوو سەرەی موگناتیس یەک دەگرن کە جیاوازن ئەو سەری موگناتیس کە سالیبە ئەو سەری دیکە کە موجەبە یەکتر چێژ دەکەن و دێن بۆ یەکتر کەواتە جیاوازی ئەبێتە مایەی نزیک بوونەوە و یەکگرتنیش دوو سەری موگناتیس هێنی هەتا کۆتایی دنیا ناتوانانی بە یەکی بلکێنی بۆ چونکە سەری موجب و موجبت هێناوە یا سەری سالب و سالبت هێناوە کەواتە خوددا لێرەوە پێمان دەڵێ لە فیزیاوە پێمان دەڵێ لە یەکچوونتان مایەی دوورکەوتنەوەتانە جیاوازبوونتان نیشانەی یا مایەی لێک نزیک بوونەوە مامۆستا بێژن ژێک جوداهیت ناوبەرە مرۆڤاندا مینە لەوحەکی ئەف لەوحیل پشمە کە چەندین دیمەنە پێک هاتیە مامۆستا و دیمەنێکی جوان پێشکەشی بینەریت کەتن ئەرێ ژێک جوداهیە مرۆڤانژی هەمان لەوحەکی جوانە پێشکەشی کۆمەڵگەی و مجتەمەعیت کەتن دەڵێت لەوانەیە لە کاتی کێشانی تابلۆیەکە بەێ لەوانەیە تۆ حەز لە ڕەنگێک نەکەی
لە ڕووی سیاسی ئێستا ئەو کێشانەمان هەیە بەێ خەڵکێک بە حەزی لە ڕەنگێک ئەو ڕەنگی حیزبەکەی خۆیەتی ڕاستە دەڵێ تۆ ئەگەر لەو حیزبەش نەبووی حەزت لەو ڕەنگە نییە بەڵام لە کاتی کێشانی تابلۆیەکە بۆ کێشانی تابلۆیەک و وێنەیەکی جوان ڕەنگە حەزت لە ڕەنگێک نەبێ بەڵام پێویستی پێیەتی بۆ تەواوکردنی تابلۆکە جوان بۆ جوانکردنی تابلۆکە بەێ مامۆستا دەبێتن دوماهی پرسیێرا ڕاستەی جانابێتە بکەین چ بکەین ji بۆ چەسپاندنا کەلتورێ قبیلکردنا هەفتوو دوو خاڵی سەرێکی دوو خاڵی سەرێکی بەێ یەکەم یاسا بەێ یەکەم یاسا دووەم پەروەردە هەندێک دەڵێن یەکەم پەروەردە دووەم یاسا ئیگری دوانەیەکمان هەیە ستونائیەکمان هەیە دوانەیەکمان هەیە پێی دەڵێن دوانەی پەروەردە و یاسا ئەمە وڵاتانی کە ئێستا یەکتر قبولکردنی تێدایە ڕەش و سپی و ئەدیانی جیاواز و ئاینی جیاواز و هەموو نەتەوەی جیاواز و یەکتر قبولکردنی تێدایە و خەڵکی خۆمان خۆی لەو بەحری ئیجێ دەدا خەڵکی خۆمان خۆی لە بەحری ڕەش دەدا ئێستا بۆ ئەوەی دەخنکێن و بۆ ئەوەی بگەنە ئەو جیهانە بەێ بۆ ئەو جیهانە لێرە دروست نەکەین ئێمە بەچی دروست دەبێ بەم کەلتوری یەکتر قبولکردنە بەم ئاشتی بەرقەرار بوونە بەو پێشکەوتنە و دروستکردنەوەی جەوی یاسایە ئینجا یەکەمیان دەڵێن یاسا دووەم پەروەردەمی هەر چۆنی بێ گرنگ نیە گرنگ ئەوەیە یاسا زۆر گرنگە بەێ چونکە تۆ بە پێی یاسا وەکو گوتم هەر کەسێک بە ڕەشپێستێک بڵێ ڕەش ینی گرۆ پێی ئەوە چەند هزار دلار غەرامە دەکرێت دیجارێکی تر ئەم شتان لەسەر زمانی نامێنێ ورد یاسا بۆی دەکا بە پەروەردەکەواتە میشە دەڵێن هۆشیاری یاسا دروست دەکا یان یاسا هۆشیاری دروست دەڵێن یەکتریش دروست دەکەن چۆن ینی هەمیشە هاتوچۆ بە تۆ دەڵێ پۆلیسی هاتوچۆ دەڵێ تکایە ئێوە شۆفێرن پشتێنی ئەمان و پشتێنی خۆپاراستن ببەستن ئێ نایبستی بەڵام وەختێ دەڵێ 30,000 غەرامەت دەکەم تۆ دەیبەستی کەواتە یاسا بوو بەمایک دروستکردنی کەلتوری خۆبەستنەوە کەواتە ئەمە ئەوروپا ئەڵێ مە خۆ پێمان ناکرێ هەر لەسەر یەک ڕەهەند ئیش بکەین منداڵە لە منداڵی و پێی دەگەێنین بەکچی بە پەروەردە کە یەکتر قبولکەن چونکە تو ئێستا قوتابخانەیە دەکەیتەوە ناڵێ ئەم قوتابخانێ بەس بۆ کوردە بەس بۆ عەرەبە بەس بۆ تورکمانە و ناڵێ بەس ناڵێ ئەم قوتابخانێ بۆ موسڵمانە بۆ ئێزدیە بۆ زەردەشتی قوتابخانە منهەجێکی ئینسانیە پرۆگرامێکی ئینسانیە وەختێ لە قوتابخانە فێریان دەکەین بە یەکەوە هەڵبکەن و بە یەکەوە بژین و بە یەکتر قبول بکەن خۆکە گەورە دەبن تەماح و گەورە دەبن بەرژەوەندیان بۆ دروست دەبێ ڕەنگە بڵێن کور ئەو کەلتورەمان بۆ چییە ئەوجا دەبێ بە یاسا بیگری کەواتە تا ئاستی خوێندن و قوتابخانە و کۆلێج چاو دەکەین پەروەردە زۆر گرنگە بەڵام دوجاریش کە دینە نێو کۆمەڵگە یاسا گرنگ ڕێزدار مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر سوپاسێتەتکین مامۆستا بوو بەرهەبیناتە گەلمە و بەرسەردانەوان هەمی پرسیارە بینەن ڕێزدار وی ئاوایی دەهینە دوماهیاوێ خەلەکێژی بەری خاترە خولۆ بخازین سوپاسدارین بۆ هەفکارین مەدگەلمتماندی بوون و سوپاسیا وەژی دکەین کە دگەلمە بوون تا دوماهیا خەلەکێ بمینن ژێر چاودێریا خودای مەزۆن و دلوان دگەل قبیلکردنا هەفتوو بمینن